دانەکانمان ئەمڕۆ بەشێک لە دیهاتەکانی ناوچەی ساڵەی شوانمان بەسەر کردەوە کە خۆی لە مەزبعەیە گوند و کەسایەتی و هەروەها کەس و کاری شەهید و نەخۆش و ئەوانێکەوە هەبوو و پێمان خۆش بوو لە نزیکەوە بزانین کێشە و کەم و کوڕەکان چییە و بۆ ئایندە ینی بەرەو چۆ ئەچێ ئەم کێشانێکە لە مەنطقانە هەن و خۆشبەختانە توانیمان لە نزیکەوە گوێبیستی هەموو کێشە و کەم و کوڕی و داواکاریەکان و هەتا پێشنیاریان کە چۆن چی بکەین بۆ ئایندە گوێمان لە هەموو لایەکیان گرت و ئەو وردەی شێشانەی کە هەیە کێشەی گەورە نین و هەمیان دیار بوو زۆریان پێخۆش بوو کە ئێمە لە نزیکەوە ئەچین ماڵ بە ماڵ ئەگەڕین و ئومێد دەکەین ئەم جۆرە سەردانانە بەردەوام بێت چونکە یەکێتی هەروە ڕاهاتوین و واش هاتووە یەکێتی بە خەڵکەوە جوانە لە ناو جەماوەرە جوانە هێزی یەکێتی لە جەماوەرە سەرچاوی گرتووە بۆ یەکە دەبێت ئێمە بەردەوام ئاگامان لە جەماوەر بێت تێکەڵیان بن سەریان لێ بدەین و لە کێشە و کەم و کوڕەکانیان ئاگادار بین و ئەوەی بوو بۆمان کرا چارەسەری بکەین بۆ یەکە دەبێ بەردەوام وا بکەین و واشمان کردووە و ئەم جۆرە سەردانانەش بەردەوامە بێ. کاکە هەمە پێویستە ئیشەکانی یەکێتی کارەکانی ئەرکە قورسەکەی کەوایەکێتی لە سەرەتی ئەو جێبەجێیەکە ئێستا لە سنوورەکەمان پێویستە هاوکاری براجوتیارەکان، هاوکاری پێشمەرگە دێرینەکان، هاوکاری کەم ئەندامان، هاوکاری خەڵکە ڕەشوڕوتەکەی ئەم ناوە بکات بەرەوەی زۆر پێویستە، زۆر زەرورە بۆ ئێمە. وڵای تەمان یەکێتی شتی زۆری کردووە، بەڵام ئێمە پێمان خۆشە زیاتر بکەن بۆ ئەوەی جێدەستیان دیار بێ. لەبەرەوەی سنوورەکەمان ئێمە زیاتر خەڵکی یەکێتی تایە، خەڵکی یەکێتی تایە لەبەرەوە حەزمان لێ دایمەن سەردانەکانەوە بەردەوام بێ بۆی خەڵکی سنوورەکەش بەڕاستی خۆی بە یەکێ دەزانێ.